باوکم هاتەوە بیری کردەوە زۆری پێ ناخۆش بوو وتی گورسیلەیەکم بەرە لەپڕ ماڵی دراوسێکە مازریکە بەرز بووە مردبوو. لە تەمەنێکی زۆر زوودا بەشداری کاری هونەری دەکات. لە لاویدا دەبێت بە شانۆکار و دواتریش ئەکادمیای هونەر بەشی شانۆ لە بەغدا تاو دەکات. فرمێسک مستەفا شانۆکارێک هیچ بربەستێک نەیتوانیوە لەبەر هەموو بەخششی شانۆ خاوی بکاتەوە. لەو ڕۆژەوە دەستی پێکردووە تاوەکو ئێستا واتە 40 ساڵ زۆرترە بەردەوامە لە کاری شانۆیی. تەمەنێکی زۆر مناڵی کە ئێستا بیری لێکەمەوە لە دوای شەشی ئیبتیدائیەوە کە لە یەکی متۆستە بوومواتە لە پۆلی حەوتە من لە کۆراڵەکانی فستیڤاڵی چالاکی قوتابخانەکانە بەشدار بووم. بەڕاستی ئەگەر بمەوێ باسی خاڵێ بکەم چالاکی قوتابخانەکان لەو سەردەما سنتەرێک بوون، مەڵبەندێک بوون، هاوتای پەیمانگای هونەرە جوانەکان، هاوتای کۆلیژی ئەکادیمیی هونەرە جوانەکان مناڵی ئەم شارەیان پێگەیان. ئەوەی کە لەنەوەی منە و ئێستا هونەرمەندە لە ڕەحمی چالاکی قوتابخانەکان هاتۆتە دەرەوە کە من هەتا ئەو ڕۆژەی تەمەن بەجێ ئەهێڵم سوپاسگوزاری کۆمەڵێک مامۆستام کە لەوێ چەند بە پاکی چەند بە دڵسۆزی پەروەردەی ئێمەیان کردووە. لە کەرکووکین گوێ لە ژنە شانۆکارێک دەگرین. ژنێک باسی دیوێکی دیکەی ژیان یان شانۆ ژیان دەکات. یادەوەریەکی دەرونداخکەر کە ئێستا ئەم ژنە شانۆکارە دەیگەڕێتەوە. دەشێت ڕۆژێک هەرخۆی لەسەر سەکۆی شانۆیەکی ئەم شارەی کەرکووکە لە فۆرمێکی دیکەدا لە شێوازی شانۆنامەیەکدا بۆ بینەرانی بگەڕێتەوە. بەپێی قۆناغەکانی تەمەنم پەیوەندیەکی زۆر پتەوم هەیە لەگەڵ کەرکووکە. من هەتا مناڵ بووم کە پچکۆلە بووم دایکم باسیە کرد کە لێرە باوکم زیندانی بووە کە چۆن لەگەڵ کەڵپەی براما کە نۆمانگ بووە لە سەر ئەو پردەدانیش تۆ شیری یاوەتێ بە تەنیا نەیتوانێ بچێتە ئوتێلێک لە بەروی خانمێکی گەنج بووە لە بیستەکانی تەمەنیا بووە. لە هەر لێرە وێنەیەکی خۆیەگرێت بەجلی سفورەوە بە لەگەڵ کەڵپەی براما ئەچێت لەوێ بۆ دائیرەی ئەمن وێنەکەی خۆی دانێ ئەڵێ ئەمە بن بە مێردەکەم بەستکاتان لێەکەم داوای گرتنی خۆیەکە ئەڵێ من بگرن با مێردەکەم بێتە دەرەوە هەتا بیستن ینی پێڵەن تۆ چۆن خانمێکی ئاوا جوان داوای گرتنی خۆیەکە ئەڵێ لە بەرەوەی من ناتوانم ئەم کوڕم بەخێوکەم بەس باوکی توانێ بەخێویکە لە بەرەوە من بکەنە جێگەی و ئەو بربن ئەو چیرۆکە و ئەو وێنەی دایکم کە لە کەرکووک گیراوە بۆ من کەرکووک بۆ من ئەوە بەشێکی بووە بەشی دوای ئەوە کە باوکم لە زیندانی بەرەبێ لەگەڵ هاوڕێکانی کە لەگەڵی لە زیندانی بوون بە تایبەتی کاکەمال کە لەگەڵ یا بۆ ئەوە وەکو برایەک بوون ئێمە هەموو پشوویەک لە کەرکووک بووین بە گریانە براینەوە بۆ سلێمانی. بۆچی کەرکووک فەرامۆش کراوە؟ مرۆڤ دەپرسێت بۆچی نەکار سیاست بەڵکو هونەر و ئەدەب و شانۆیش ڕویان لەو شارە وەرگێڕاوە. گەلۆ شانۆکاران دەیانەوێت باس لە کێشەی شارەکە بکەن یان بەرهەمی خۆیان لەو شارە پێشکەش بکەن. هەمیشە لە خەیاڵی منە کەرکووک وەکو قەزیە خۆی بۆ کەرکووک وەکو شارێکی بێنازی نیشتیمانی پێم خۆش بۆ ڕۆژێ لە ڕۆژان ئەلەو جێگەیانەی کە کوردنشینن ئەو جێگەیانەی کەوا زۆر دەست بەسەرن ئەلەویان من لەسەر شەقام شانۆیە پێشکەشکەم یاخود لەسەر قەڵا ئەو مێژووە جوانە ئەلەویانە بتوانم وەکو ئەرکی سەرشانی خۆم وەکو شانۆکارێک یعنی ئەلەویانە بۆ مێژووی خۆم بۆ مێژووی شارەکە خزمەتێکی بکەم. لە بواری شانۆدا دەپرسین ئایا هۆکاری چیە شانۆکەرانی کورد لە گێڕانەوەکانیاندا لە بەرجەستەکردنی بەرهەمەکانیاندا داستان، ئەفسان و مەرگەساتەکانی مرۆڤی کورد و کارەسەتەکانی گەلەکەیان ناکەن بەسەر چاوە بۆچێ ئەو هەموو کەرەستە و مژارە بە هەند وەرناگرن. من خۆم وەکو شانۆکارێک کە لەو بوارە کارم کردووە و قاڵ بوومەتەوە کە بە درێژایی 42 ساڵی تەمەنم بۆ شانۆ تەرخان کردووە هەتا ئێستا من پرسیارێک لە مێشکمایە ئایا ئێمە توانیمانە لە ڕێگەی گێڕانەوە چیرۆک ئەفسانەکانی کوردی توانیمانە بیخین بیانکەین بە دەقی زیندوو بیان هێینە سەرسەکۆ من ئەڵێم تا ڕادەیەک نەخێر زۆر لاوازی چکێکم بەداخۆ مێژووی کوردستان و
کوتاکی کورد لە دەرگای هەر ماڵێک ئەیت داستانێکە داستانێکی داخراوە لەو دەرگایە بەڵام نەهاتۆتە دەرەوە ئێمە بۆ نمونە دەرهێنەرێک کە ئەچێت پێ با بە دەقێکی جیهانی بۆ نمونە باس لە معاناتێکەکە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ئەڵێ ئەم دەقە زۆر گرنگە بۆ ئێستەی ئێمە بیخینە سەر سەکۆ بەناوە ئەوروپیەکەی کە هەیە بە چیرۆکە ئەوروپیەکەی کە هەیە بەڵام بۆچی ئەو نایەت بڵێ هەڵبەتە طبعاً لە باگراوندی ئەوە کاریگەری هەیە و کوتاکێکی کورد ئەی باشە ئەوە بۆچی خۆی نایکات بە چیرۆکێکی خۆی بیکا بە چیرۆکی خۆی بیکا بە معاناتی خۆی لەسەر مەسرح بیکە چکێکم ئێمەی شانۆکار ئامرازێکین بۆ بینەر کە بتوانین باسی سیاست بکەین باسی خۆی بکەین باسی هاوڵاتی بوون و ناسنامەی بکەین ئێمە نەمانتوانیوە باسی ئەوە بکەم لە بەو ئاگایی خۆم کە ئێستا تا ڕادەیەک ئاگام لە شانۆی ئەوروپا بێ و بە تایبەتی ئەڵمانیا بۆ نمونە پێ بەنەبەر دەقەکانی دەقی هندی ئەفسانەکانی ئەوان دەقەکانی ڕەحیمی عەتیقی و دەقی نووسەرێکی تازەی عێراقی هەیە کە بەداخەوە ناوەکەیم بیرچۆتەوە کە لە باس لە جەنگی ئێران و عێراقەکە چۆن ژنێک لە نەجەفەوە ئێسکوپروسکی مێردەکەی ئەکاتە تورەکەیەکەوە لە لادەیەک ئەینێژێ ئەو لادەیە ناوەڕاستی جەنگی ئێران و عێراق ئاگرە ئەوێ ئەو ژناچێت ئەو شوێنە چۆڵەوانەیە کە تەنا سەربازی تایە سەوزیەکات ئەمە بۆ ئەڵمان زۆر گرنگە ئێ باشە ئێمە پاڵەوانی زۆرمان هەیە ئەم هەموو ژنە جەنگاوەرەمان هەیە ئەم هەموو شۆڕژگەڕەمان هەیە بۆ نەمانتوانی و بیانکەین بە سەرچاوی هەوێنی دەقەکانمان. شاری سلێمانی سەکۆی زۆرینەی یادگاریەکانی فرمێسک مستەفایە لە بواری هونەر و شانۆدا لەوێ و لە شانۆی ڕۆمانی هەواری شار ئەم شانۆکارە دەدوێنین و ئەویش باس لە یادگاریە هونەرەکانی خۆی لە شاری سلێمانی دەکات. سلێمانی بۆ من ینی هەموو جارێکە باسی کە مەتوانم بڵێم خەڵکی کوردستانم یان خەڵکی شارێکم کە لە ئەڵمانیا ئەژیم بەڵام بۆ من سلێمانی ماناکەی زۆرتر لەوەی کە من خەڵکی ئەو شارە بم هەموو جارێگەڵێم سلێمانی هەمووی هی منە ئەیتر بە چیاکانیەوە بە گەڕەکەکانیەوە یعنی هەمووی هەستەکەم هینی خۆ من. ئەنفال یەکێکە لەو سەرچاوە گرنگ و غەمگینانەی مێژووی کورد کە دەبێت بەردەوام کەرەستەی گێڕانەوە بێت کەرەستەیەک و بەسەرکردنەوە لە فۆرمی جیاوازی وەک شان و ڕۆمان چیرۆک و فیلم و لێکۆڵینەوەدا پێویستە هەموو ئەمانش بە ئامانجێ ڕێگرتن بن لە دووبارەبوونەوەی ئەم کارەساتە پشتشکێنانە. کارەساتی ئەنفال منی تیانە ژیاوم بەڵام هەمیشە تیاژیم هەمیشەوە هەستەکەم مناڵەکەمی تیابوو هەمیشەوە هەستەکەم خۆمی تیابووم و ئێستا هاتوومەتەوە ژیان. ئێمە زۆر جار باسی ئەم خاڵەمان نەکردووە بەس من بەڕاستی لەبەرەوەی کە لە ئەڵمانیا زۆر کار لەسەر ئەواکرێ و ئێستا تەوژمێک لە ژنان هەن کار لەسەر ئەو تونوتیژیا کرێت کە لە دوای جەنگەوە یاخود لە کاتی جەنگا بەسەر کچ و ژنی ئەو وڵاتە هاتووە و من ئەزانم مافی ئەوانە ئێمە مافیانە خۆین ئەگەر باسی ئەو لایەنە نەکەین چونکە یەکم لەوانەیە ئەو لایەنە ئەگەر پەردە پۆشکەین وەکو وایە کە ئێمە بڵین جێشی عێراقی زۆر پیرۆز بوون قەت دەستکاری کچی ئێمەیان نەکردووە لە کاتێکە تۆ پەنجا خەیتە سەر ئەم باسە هەستیارە تۆ جارێکی تر بە شێوەیەک لە شێوەکان ئەوانە ئەهێنیتەوە ژیان ئەوەی کە لێیان بەسەر هاتووە تۆ بەرگریان لێ ئەەکەی. فرمێسک مستەفا بە عەرەبیەکی کوردانە و تەلیسمی ڕەنگا و ڕەنگەوە خەیاڵەکانی سەیاب لە شەونم هەڵدەکێشێ سەیابیش وەک ئەوەی هەست بکە شتێکی غەریب ڕوو ئەدا دەزانێ ئەو دەنگە لە جلیوەی دارخورماش ناچێت و کەچی ئۆغژنێک نەدا بە ڕۆحی هەڵبزرکاوی شیعرەکانی